مامۆستاگیان من ڕاستیانەوە محەممەدە ببوورە کاک محەممەدیان لە خزمەتان قوربانیان مامۆستاگیان بەڵای پرسیارێکمە وازێر دەبێت فەرموو. مامۆستاگیان ئەدینەکە و ئەزانێ من ماوەی 10 ساڵ ملحید بوو لەناو ملحیدەکانە گەورە بوو. ماوەی 10 ساڵ ملحید بووی؟ بەڵێ سپاس بەخوا گەڕاومەتەوە. چەندێکە بێگەڕاویتەوە؟ سپاس بەخوا مانگێکە گەڕاومەتەوە. چۆنی بوو گەڕانەوەی جەنابەت چۆنی بوو؟ وەڵی مامۆستا باوەکاری ئەوەی کە من زۆر شمە بینەوە ملحیدەکانە هیچی ڕاز نەبوو. وەکو مامۆستاگیان درۆکردن بۆ ئیسلام، بوختان بۆ ئیسلام، هەڵسوکەوتی قورئان، هەڵسوکەوتی موسڵمانان، فکر و باوەڕی من وا بوو کە ئەمە ڕاز نییە. ئای چەندێ بوختانیان بۆ من کردووە؟ وەڵی مامۆستا لە بوختان بۆ تۆ کەس ناتوانێت شەبکە لەبەرەوەی تۆ کابرایەکی بەڕێز و خۆشەویستی لەناو مەجموعی کووردا چۆن بڵێ لە کۆمەڵگەی خۆمانە کابرایەکی گەورە و خۆشەویستی ئەوەی بوختان بۆ تۆکە بوختانی بۆ خۆی کردووە. بۆ ملحیدەکان نبینی چیم پێکەن لە ناویانە نەبوویت؟ مامۆستا ئەگە من شەکە پێڵم حەزەکە مامشە لەلایەن هەموو کەسێک ڕیکۆردکرد لەلایەن کاکۆڤارۆ ڕیکۆردکرێت. مامۆستاگیان من خۆم یەکێکم لە ئەدمینەکانی سایبەر دراگۆن لە بەشی هاکەرەکان. بەڵێ من چەند پەیج و چەند ئەکاونتم لەناو بردووە ئەوە کاکۆڤار من باشە ناسێ تۆ من ناناسی. نادناسم نەوەڵە. بەڵێ سپاس بخوا مەولەی کاکۆڤارم کە منی هێناوتە سەخت حەزم قسەم دەکرد جەنابتا بکەم. مامۆستاگیان من چەند ئەکاونت و چەند پەیج و چەند شەم لەناو بردووە ئایا حکمی ئەو شتانەی کە لە دژی ئیسلامن لەناوم بردووە ئایا خوا یعنی چۆن بڵێم ئیسلام چۆن بڵێ حەقی چۆنە بەسە بنەوە لەبەرەوەی مش زۆر شەم کردووە لە ماکۆن کردی لە مەری و عەڵەبجەیتێ من هەموو شەکم کردووە یعنی دەسم بۆ هەموو شێ بردووە. زۆر باشە براگیان کاک وتت ناوم کاک محەممەدم. کاک محەممەدیان قوربانگیان طبعا التوبة تجوب ما قبلها الإسلام يهدم ما قبله. تو مادام بوویتەتە مسلمان پێش ئەوە هەرچیت کردووە خوای گەورە سفرێکاتەوە بۆت ئەگەر تۆ لەسەر ئەو بەرنامەی تەوحید و لا ئیلاهە ئیلەڵڵایە بژیت و بمریت. بۆیە من سەرەتا زۆر دڵم خۆشە کە کەسێکی ملحید دوای 10 ساڵ لە ئیلحاد ئێستا ئیقرار ئەکات شایەدیەدا کە ئەوان درۆیان نەکرد کە ئەوان ڕاستیان ناکرد بوتانیان بەدەم قورئان و پێغەمبەر و صلی الله عليه وسلم ناڕاستیەکی زۆریان نەکرد. الحەمدوللا کە گەڕاویتەوە زۆر دڵمان خۆشە کەسمان لێ زیاد نییە کە کاتێک کە دۆ بوویتەوە مسلمان براخۆ پارە نادەی بە ئێمە منش پارە بامەسا بۆ ئەوەی هەموو ملحیدەکان گویان لە سەوتی من بێ لەبەرەوەی هەر هەمیان منە ناسن کا ملحیدی تۆ هەموو ملحیدەکان منە ناسن. ئەخە بۆ ئەوەی ئیسا کە ئەم ڕیکۆردە هینە بێڵەن وان نییە بڵێ من فڵان کەسم بۆ ئەوی بزانن من ناو محەممەدە گۆڤار منە ناسێ من 10 ساڵ لەناو ملحیدەکانەژم مەریوە عەڵەبجەیتەوێ وەکو ڕێزمێ وەکو خۆنەکانی پێوەی ناسم چێت یعنی هەمیانە ناسم. من ناو محەممەدە خەڵکی سەیسایەکەم بە شانازیەوە قساکەم کا ملحیدی زۆر خەڵک بابا ڕێز دەزانێ بابی یەک دیبەت لای بنەنا من لێسەوە پێ دەڵێم مامۆستا سۆران لە دوای ئەوەی کە لایڤەکەی سۆنە تاقانە بینی ئەڵێم ئەشهد أن لا إله إلا محمد رسول الله وأشهد أن محمد رسول الله. دابڕۆ چیە ئەیە بابێ بێتە سەر دینەکەی من داوە ئەوە من بە چاوی پڕ گریانەوە قساکەم یعنی مشت نەما لەو ژیانانەیکەم أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. الحمد لله. الله لە دوای 10 ساڵ هات مەسەر و قەناعەتەی کە هیچ دینێک نییە بڵێ دینی ئیسلامە با قسەکان ریکۆردێ بۆ هەموو نەفەرێک لەبەرەوەی شت غەڵەت نەما من نەیکەم وەڵڵای شیوام کردووە کەس نایکە
سپاس وەڵی تۆمە بینی لە لایڤا وەڵی لەسەر دەستی تۆ گەڕامەوە خوایە سپاس ئەەکەم خوایە سپاسی مامۆستا سۆرانەکەم اینجا هەموو کەسێ وەڵی لەسەر دەستی تۆ گەڕامەوە بە ئەڵڵا بە ئەڵڵا بەخوا الحەمدولله الحەمدولله وەڵی کەواتە من غەڵەت بوومە کۆمەڵێ مولحید هاتوونە جنێویاندا و بلۆکیانم کردووە نا وامەڵێ قەت وامەڵێ مامۆستا لەبەرەوەی هەندێک مولحیدی وەکو من هەیە ئەگەڕێتەوە ڕۆژە لە ڕۆژان فکرەیە گۆڕێ تێ ئەگەم وەڵڵی گۆڕێ کاک محەممەد ئەو 10 ساڵەی کە مولحید بووی طبعا سوکایەتی زۆرت بەرامبەر بەخوا و بە پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم وەڵی سوکایەتیم نەکردووە بەڵام مامۆستا ئەوەنم کفر کردووە یعنی کفر ئاو خواردنەوە بەلای تەواو ئەو سوکایەتی و جنێوە هەستت چۆن بوو کە کاتێک کە ئەخەوتی کاتێک کە یعنی ئەچیتە ناو جێگەوە هەستت چۆن بوو ئەتەوت باشە من بمرم دوای مردن چیم بەسەریەت قەت ئەو پرسیارانە لە خۆت ناکرد مامۆستا پرسیارم زۆر لە خۆم مەگەر بەس نەمەزانی ئەمرێت باشە کە کاتێک ئەخەوتی شەوان چۆن بە ئارامی خەوتی مامۆستا قەت بیرمنەوە ناکردووە بخەوم بەیانی خەبەرمە بێت و یانە قەت و فکرم بۆ خۆم نەهات ئەی چۆن مامۆستا دایمە بیرمە کرد بۆ خۆم بەس لەزانی ئەم وەرە من وام خۆم بەس لەزانی خۆم بە گەورە ئازانی بە دوایی زانیم خۆم بە کەمترین کەسە بینە باشە کە کاتێک کە نەخۆش ئەکەوتی یعنی ناترسای لەوەی کە بمریت یا بۆ نمونە هەستت ناکرد کەسێک هەیە ڕزگارت کا لەم ناڕەحەتیە لەم ئازارە مامۆستا قەت بیرمنەوەکە بەس من سپاس بخوا فارسیە زانم فەڕەنسیشە زانم ئینگلیزیشە زانم بە سێ زمان دراسی قورئان کرد اینجا زانیم ئیسلام تاکە دینە کە بێ شانازی پێوە بکەین الحەمدولله الحەمدولله سپاس بۆ خوا کاک محەممەد هەموو گەورەکان لە تۆوە بینە نابرا هەموو گەورەکە هی خوایە من ئەداتێکم سەبەبێکم هاتوومەتە سەر ئەم شاشەیە خوا لێمی وەرگێت برام وەڵڵی ئەوەندە دڵخۆشم خۆ من نەتوو ئەناسم نە هیچم ئەدەیتێ وازانم تازە لە دایک بوومە الحەمدولله سپاس مامۆستا بوو لە کاتی شەگرە بەس بەبەست بۆ بۆڵێم خۆم 10 ساڵە لە ئەو مولحیدانە گەورە بوو بەڵێ یعنی کا مولحیدی زۆر خۆی بە ئازازانێ بابێتە بەرەڕم قسەکە من جوابێ دەم من مامۆستا ببوورە من پرسیارە جەنابتانکەم ببوورە ئیسلام دەستوورێکی هەیە وایە بەڵێ ڕەحمەتە لەوێ قورئانە مەسیحی دەستوورێکیە ئینجیلە وایە ئەی باشە ئێوەی مولحید هەر هەمووتان لەم لاڤەی مامۆستا سۆران گوێتانە من مولحید دەکەن کە 10 ساڵ لە ناوتانە بوو دەستوورێکی خۆتانە پێ بڵێن با ئێستا بڵێم کاکە ئیسلام درۆیە مولحید ڕاست دەستوورێکی خۆتانە پێ بڵێن بڵێن کاکە ئەمە دەستوورەکەمان دەستوورەکەی ئەوان ئەڵێن هیچ سنوورێک نییە چی ئەەکەی بیکە ئەوە دەستوورەکە مامۆستا بابەسە کێ قسەکەی تۆ تەواوە ئەزانم یعنی بابەسە ئەمان دوو قسەیان پێ خۆی یەکشی پێ بڵێن دژی ئیسلام ئەمان چینەیەکە لە دڵیانە بن ئیسلام ڕاست نییە ئیسلام درۆیە بەس مەراقێکە لە دڵیانە گینا لە من و تۆ باشتر باوەڕی پێکەن کە ئیسلام ڕاستە لە من و تۆ باشی باوەڕی پێکەن دەوەرە تۆ نەخۆش بە باشە تۆ نەخۆش بە بڕۆ سژنەوە بڕۆ بۆ نەخۆشخانە یا بڕۆ بۆ دەوامێن دایمەڵی خوای یارمەتیم بە ئێوەی مولحیدەکان من ئێستا لێرەوە پێتانەڵێم ناو محەممەدە خوا ناو لێنەسێنە خواتەمنی مامۆستا سۆران درێژکە من بە ئێواڵێم کامتان بەشەرن کامتان ڕێزمێ کامتان پیاون وەرە لایڤی من با قسە لەگەم من ناکرد بزانە چۆن جوابتان دەم ناتوان لەگەم ناقسەکەن لەبەر خۆم لە ناویانە بوو دەستور و یاسا و قانونیان نەزانم ئەما ڕقێکیانەیە بۆ ئیسلام جار ڕقیان لەوەی ڕیشیەڵێت ئەوە دەستورەکەیانە بۆ خۆم لە نایە مامۆستا سۆران ئەمە ڕقەکەی ئەوانە بۆ جاوان دایمە پرسیارەکان باشە بۆ قورعسی جوزمە ئەوێتە 32 وایە یا بۆ باشە بۆ ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم هاتووە ناوی عیسا زیاو هاتووە
وتم بو ئەوەی هاتووە ناوی عیسا زیاتر هاتووە لەبەری عیسا چۆن بڵێ مۆجیزەی زیاتری پێ بووە خوا مۆجیزەی زیاتری یاوەتێ. طبعا کەلامی خوایە، خوای گەورە خۆی حەکیمە دانایە ئەزانێت چۆن کەلامەکانی ڕێخستووە بۆیە ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ لای ئەڵڵا. کاک محەممەد ئێمە زۆر خۆشحاڵ بووین یاخوا پیرۆزت بێ، خوا ئیستیقامە و پێبەخشێ، خوا زیاتر چاوڕۆشنیت پێبەخشێ، هیدایەتێ بە خوای گەورە بتپارێزێ لە هەموو شەڕ و دەرد و بەڵایەک، خوای پەروەردگار لەسەر ئەو ئیسلامە بتژێنی و لەسەر ئەو ئیسلامە بدمرێنێ، هەرچی باشە لە دنیا و لە قیامەتە ئەوەت بۆ بکە.